لێرە لە حاجی ئۆمەران یەکەم بەفری ساڵواری، لێرە وەرزی سەرما و سۆڵە و بەستەڵەک سەرەتایەتی و دەستی پێکرد. حکوومەت لێرە تەنها یەک بەرمیل نەوتی دابش کردووە، لە کاتێکدا ئەم بەرمیل نەوتە تەنها بەشی 15 تا 20 ڕۆژیان دەکاتن. لەگەڵ ئەمەشدا هاوڵاتیان لە دۆخێکی خراپی داراییدا دەگوزەرێن. یەکەم بەفربارینی ئەم ساڵە لە حاجی ئۆمەران بەفر ناوچەکەی سپیپۆش کردووە، 8 سانتیم بەفرباریوە، لەکانی گەرما بۆ ژێرسفری سەدی دابەزیون. هاوڵاتیان دڵخۆش و شادومانن بە بارینی ئەم بەفرە و داوا لە خوای گەورە دەکەن ڕەحمەتی زۆریان بەسەردا ببارێنێ و لە وشکە ساڵی ڕزگاریان کات. لە لێرەوە هاتینە سوپاس بە خوای گەورە دیارە یەکەم بەفرە باریە لەگەڵ ئامۆزایم هاتین گوتمانجەوە چی بگۆڕین بزانین کووە ئەویش ئەلحەمدولیلا ماشەڵڵا بەفرەی خۆش باریە. بەخوای برام هەموو خەتای خۆمانە ئیشاڵە خوای گەورە ڕەحممان پێ دەکا بە عەمەلی مەناکە بە عەمەلی مەوی بە عەیاتی نە بەفر دەباری نە باران دەباری چونچی هەنگ و نەعبارین ئیشاڵە ڕوو لە خوا دەبین خوای گەورە و هیشکاتیەمان لەسەر لاتدا. لەگەڵ یەکەم بەفربارینی ناحیە حاجی ئۆمەراندا ئێمەش لە چۆمانەوە سەردانمان کرد و خۆشحاڵ بووین بە بەفربارینی ئەم ساڵ و ئومێدەوارم خودای گەورە لە وشکە ساڵی نەجاتماندات و زیاتر ڕەحمەتی خۆی بەسەرماندا ببارێنێت و ئێمەش بۆ جەوێکی خۆمان و چەندەها یاریکردن سەردانی ئەم ناوچەیەمان کرد. حاجی ئۆمەران ناوچەیەکی ساردە و ساڵانە بەفرێکی زۆری لێدەبارێ و ژیان لەم شارەدەیە سەخت دەبێ و هاوڵاتیان پێویستیان بە زیاتر لە 6 بەرمیل نەوت دەبێت، کەچی حکوومەت تەنها 1 بەرمیل نەوتیان پێدەدات. سەرەتا بەخێر بێن دەربارەی کەشوهای حاجی ئۆمەران شوێنێکی سەرعودودیە بەڕاستی زۆر ساردە. سەرمایەکەشی لە مانجی لە دەی دەدەست پێ دەکا حتا نزیک مانجی 6 ئێمە سۆپە پێ دەکەین. ناوچەی حاجی ئۆمەران لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ساڵانە ساردترە و پێویستی بە نەوتی زیاتر هەیە لە شوێنەکانی تر بە نسبەت شارەکانەوە. بێگومان ساڵانە زستانێکی زۆر سەختمان یعنی زۆر سەختە، یعنی بڵێمە ئێستاوە یەکەم بەفربارین لە حاجی ئۆمەران بە حەقەت یعنی سوپاس بخۆی ئەگەر بێت و کارەبا 24 ساعتمان نەبێ سوتەمەنیەکی بێ ئیسابمان دەوێت. زستانی سەختی حاجی ئۆمەران بە جۆرێکە زۆربەی کات بەفر دەبارێ و کاتەکەی لە وەرزی پاییز دەست پێ دەکات تاوەکو بەشێک لە بەهاریش دەڕوات. پلەکانی گەرما لەم ناوچەیە نزیک 20 پلە بۆ ژێرسفری سەدیدا دەبەزن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجی ئۆمەران.